یەک دوو کاتژمێر ماوە بۆ دەستپێکی یاری نێوان یانەی نەورۆز و یانەی دهۆک، بەڵام هیچ بلیتێک نەماوە، تەنها چەند بلیتێکی کەمی بەشی ڤایپەکە ماوە. هاوڵاتیان لێساوە هاتوونەتە بەردەمی دەرگاکان و چاوەڕوانی ئەو یاریە دەکەن کە لە نێوان یانی نەورۆز و دهۆک بەڕێوە دەچێت و هونەرمەندانیش پەیتا پەیامی خۆیان بڵاو دەکەنەوە و لێرە چەندین هونەرمەند ئەمڕۆ سەردانی ئێرە دەکەن بۆی بەشدار بن لە بینین یاریەکە و هاوڵاتیان بە جۆش و خڕۆشەوە لێساوە هاتوون بۆی کە بچنە شوێنی خۆیان و زوو بچنە ژوورەوە. لێرە خاتوونێکی لێگە فەرمووی تێرە خاتوون لەگەڵ چێ هاتووی؟ من لەگەڵ خوشک و براکانم. چەندەم جاتەی بۆ یاری نەورۆز؟ وەڵای ئەمە یەکەم جارمە. چۆن بوو بڕیارەیە؟ وەڵای چەندای یاریان کردو و خۆش بووە، ئیتر لەبەرەوە بڕیارمدا. ئەو هەڵوێستەی هاوڵاتیانی کوردستانە پێشۆم و کە لە شارەکانی دیکەەوە هاوکاری بۆ نەورۆز کۆکرایەوە. وەڵای زۆر باش بوو و زۆریش باشە. چیان پێڵی لێرەوە؟ وەڵای لێرەوە ئاڵم هیوادارم بیبینەوە بژی نەورۆز. یعنی چاوەڕوانی بردنەوەی نەورۆزی ئەمشەو. بەڵێ بێگومان. ئەو هەڵوێستەی هاوڵاتیانی کوردستانێ بەلاوە چۆن بوو چیان پێڵی؟ وەڵای زۆر سپاسیان ئەگەم و هیوادارم بشی بینەوە هەر سەرکەوتوو بین. زۆر سپاس بۆ تۆ. بەڵێ ئەوەی کای بینن لە ئێسادا هاوڵاتیان لێرەن. سڵاو لەبێ چۆنی؟ بلیت دەستکەوت؟ بەڵێ دەستم کەوت بەڵێ. بەردەوام یەیتە بۆ یاری سێریای نەورۆز؟ بەڵێ. چاوەڕوانی چیەکەی ئەمشەو؟ وەڵای پشتیوان بەخوای گەورەی بینەوە ئەمشەو جا داواکاریەکیشم هەیە، داوا لە حکوومەتی هەرێمەکەم، داوا لە دەوڵەمەندەکانەکەم، داوا لە سەرمایەدارەکانەکەم مەیڵن ئەم نادیە بکەوێت، ئەم نادیە حیزبینی ئەمە نادیەکی مڵکی خەڵکی سلەیمانیە. باشە تۆ هەڵوێستەی خەڵکی کوردستانە پێش چۆم کە لە شارەکانی دیکەەوە هاوکاریان بۆ نەورۆز کۆ کردەوە. هەڵوێستێکی زۆر جوانیان هەبوو تێگەشتی، جا داوا لەو سەرمایەدار و دەوڵەمەندانەکەم عیبە با ئاوڕێ لەم نادیە بنەوانێ، چونکە ئەم نادیە نادی مڵکی سلەیمانیە، با پێ بڵێم مڵکی خەڵکی سلەیمانیە، نادی با پێ بڵێم نادی لایەنی ئەم و ئەو نییە تێگەشتی. با لە ئینەکەی سەرباز لایەنەوە، بەڵام ئاگاتان لە خەڵکی سلەیمانی بێ، ئاگاتان لەم نادیە بێ. دەستەکانە خۆش بێ سپاس بۆ جەنابێ. بەڵێ ئەوەی کای بینن لێ سادە هاوڵاتیان لێرەن پەیتا ئەمە دەستەی هاندەرانە. سڵاو لێ بێ چۆخ و ئامادە کردووە زۆر بە باشی. چاوەڕوانی چیەکەی؟ ئەو هاوکاریانی لە شارەکانی دیکە کۆکرایەوە بۆ یاری نەورۆز، ئەوە بەسەو بەلاو چۆن بوو؟ زۆر هەڵوێستێکی پیاوان نەبوو، بەڕاستی بەدڵی من بوو، بەدڵی من بوو. خۆ چۆن پاڵپشی نەورۆزەکەی؟ بەدڵ و بەڕەح و بەرکیان. چاوەڕوانی چەندەکەی ئەم شەو گۆڵکە نەورۆز؟ 3 بە 1 3 برادەرە. 3 بە 1 بەڵێ. ئەی بۆ دهۆک 1 کۆمەڵەکان جێگەی چەمچەماڵی بلیتمان دەست نەکەوت، بلیت نەمابوو. ئەی چیەکەن بەنیازی چین؟ دایشن لێرە سیرۆخلی و جوونالی. دەستان خۆش بێ ئەوەی کای بینن لێرە ژمارەیەکی زۆر لە ئەڵتراسەکانی لێیە کە بەنیازم سێژۆ چۆنی؟ سەرچاوم بەخێر بێ. ئەو هەڵوێستەی خەڵکی کوردستانە بەلاوە چۆن بوو کە هاوکاریان بۆ نەورۆز کۆ کردەوە؟ زۆر پێمان باش بوو. زۆر پێ باش بوو. ئارەوەڵا هەمیشە کورد پاڵپشتی یەکە، هەمیشە هەر چوار پارچەکە من بە یەکی ئەزان قەت ناڵێم چوار پارچەشە، یەک پارچەشە، یەک دڵە، یەک ئامانجمان هەیە. ئەگەر ڕۆژێ بێتە پێشەوە یەکێک لە یانەکانی کوردستان پێویستی بە نەورۆز بێ، ئێوە ئامادەن کۆ هاندەرانی بچن؟ بەڵێ، هەر نادیە پێویستی بە هاندەرانی شاری سلێمانی بێ و دەڤەری گەرمیان بێ، ئێمە لە پاڵپشتیان. لە چۆ هاتووی؟ لە گەرمیانەوە. بریتە دەستکەوت؟ ئەلحەمدولیلا. دەی پیرۆزە بێ. بەڵێ دەست خۆش بێ. بەڵێ ئەمەی کای بینن لێ سادا بەردەمی دەرگاکان قەرەباڵغن، چاوەڕ 13,000 بلیت فرۆشراوە کە هاوڵاتیان لە سەرجەم ناوچەکانەوە ئەمڕۆ ئەم شەو ئەیانوێت بەشداری بکەن لەم یاریەدا بۆی کە بینەری ئەم یاریە بن، هاندەری یانەی نەورۆز بن، بۆیە پاڵچاوەکان لەسەر نەورۆزە ئەم شەو چاوەڕوان دەکرێت یاریێکی زۆر گەرم و بڕ بێ لەگەڵ یانەی دۆکدا.